کابرایەک لەگەڵ کوڕەکەیە دائەنشێت لە باخچەی ماڵەکەیانە، کابرا تۆزێ بە تەمەنە، کوڕەکەی خەریکی یعنی ئەم شتانەیە جەریدەیان فەیسبووک یان خەریک ئەو شتانێ، دەنگی چۆلەکەیە دێ ئەڵێ کوڕم ئەوە دەنگی چییە؟ ئەوشەڵێ باوە دەنگی چۆلەکەیە، دەنگی پاساریە. دوای تۆزێکەم ئەڵێ کوڕم ئەو دەنگە دەنگی چییە؟ ئەڵێ دەنگی چۆلەکەیە، دەنگی پاساریە. باوەگیان سێبارە هەم ئەڵێ کوڕم ئەوە دەنگی چییە؟ ئەڵێ باوەگیان پێتم وت ئەوە دەنگی پاساریە، دەنگی چۆلەکەیە. دوای تۆزێتر باوکەکەم ئەڵێ کوڕم ئەوە دەنگی چییە؟ ئەڵێ باوە تو تووڕە ئەبێ بە تووڕەبوونێکی زۆر ناخۆش. ئەڵێ باوە تۆ تێناگەی، پێتم نەگەر پێتم نەوت دەنگی چۆلەکەیە بە تووڕەبوونێکەوە. ئەوش هەڵە سێت ئەڵێ بۆ کوێ ئەمان بۆ کوێ ئەڕۆی؟ ئەوش ئەڵێ دانشە تۆ لە شوێنی خۆتە. ئەچێتە ماڵ مزەکەراتێ دێنێ کە کاتی خۆی هەموو شتەکانی نووسێتەوە ڕۆژانەی ژیانی. یەکێ لەو شتانەی کە نووسێتەوە ئەڵێ بیخوێنەوە کوڕم، لاپەڕەکەی بۆ ئەکاتەوە ئەڵێ بیخوێنەوە بەزەوە دەنگی بەرز بیخوێنەوە. کاتی ئەی خوێنێتەوە ئەڵێ لەخوا بەزیاوە بێ ئەوە ئەمڕۆ کوڕەکەم تەمەنی بوو بە 3 ساڵ، لە ناو باخچەکەی ماڵەکەی خۆمانە دانیشتوین، لەو کاتە پاساریەک چۆلەکەیەک تێ ئەپەڕێ، کوڕەکەم 21 جار پرسیارم لێ ئەکا ئەڵێ باوە ئەوە چییە؟ منیش 21 جار وەڵامێ دەمەوە ئەڵێم کوڕم ئەوە چۆلەکەیە. هەموو جارێکیش لەو جارانە باوشی پیا ئەکەم و ئەیگرمە خۆم و ئەیگۆشم و وەڵامی بە جوانی ئەدەمە بەبێ ئەوەی تووڕە ببم لە کوڕە جوانە بێتاوانەکەم. سەیری ئەولادکەن و سەیری باوکشکن. بۆیە کوڕەکە باوشە کاتە باوکیا و دەسەکا بە گریان. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء